زۆر هیوادارین کە هەمیشە کوردستان ئاوادان بێ ئەوەی کە لە دیمەنەکانان بینیمان و لەگەڵەوەی گفتوگوی کەشمان کرد هەمیشە من زۆر شانازی بەم کورساتی خۆمانەوەکەم با تۆزێ هین بم ئەمڕۆ لەبەرەوەی کە ئەم گروپە جوانی کامکاران چەندین کۆسێتی جوانی کورسات بۆیانە جاماوە بە تایبەتیش کەسایەتێکان هاتوونە تێرە و کاریان کردووە و توانیمانە ئیشیان بۆ بکەین چکە لەبەرەوەی قەت ئێمە بیرمان نەکردێتەوە لەوەی کە ئێمە لە باشوورین کە بەس بیر لە ناوچەی خۆمان بکەینەوە بیرمان کردێتەوە لە هەر چوار پارچەی کوردستان هەمومان کار بۆ کوردبوون و کوردستانی و هوەری جوانی خۆشمان بکەین بەردەوامە بین تەوەریشی کەمانەیە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەی هەمیشە و تومانە دیاریکردنی ڕۆژێک لە خۆ نەهاتووە بۆ هەر بابەتێک بۆ لەبەرەوەی کە یەکێک لە توێژەرە بە تواناکانی ئەڵمانیا وتی هەر کاتێک زەنگێکی هۆشیاری لێدرا بزانە ئەمە گرفتێکی تایە باشە بۆ ئەمەی لە خۆی نەوتووە کە ڕۆژێک دیاریەکەن بووی ئەو ڕۆژە بێتە ڕۆژی هۆشیاری باشە بۆ مەسایلی نەخۆشیەکان سەحر چەند بابەتمان هەیە دکتۆر و پزیشکەکانی ڕۆژی شەکرە و ڕۆژی شێرپەنج و مانگی شێرپەنج وایە بۆچی ئەمە بۆی کە بتوانین ئێمە هۆشیاریمان هەبێ خۆمان بپارێزین ئەو بکەین بابەتێکیکە هەیە لەوانەیە ئەم بابەتە بۆ کۆمەڵگای ئێمە لەگەڵ نەریتی ئێمەیە ئێمە خۆمان بڵین ئێمە دوورین لەوە نە بەڵام ئەبێ خۆشیاریمان ببێ لەسەری ڕۆژەکە چییە؟ ڕۆژی جیهانی قوربانی منداڵان لە دەستدرێژی سێکسی وە بە شێوەیەکی گشتی قوربانی مناڵانی قوربانی تونوتیژی ینی چۆن ئەڵێن ئێماڵی مناڵ ئەبێ زۆر پارێزگاری لێ بکەین لە خوار ئەو تەمەنەی خۆیەوە و چۆن هۆشیاری بین بە منداڵ کە بتوانێت ئاگای لە کەسایەتی خۆی بێ ئەمەیەک چۆن هۆشیاری بین بە کۆمەڵگا کە بۆ نمونە دەستدرێژی نەکرێتە سەر مناڵێک ئیتر دەستدرێژیەکە بە زەختی مادی بێ بە زەختی کۆمەڵە بابەتی تر بێ بە زەختی کۆمەڵێک فراندن بێ بە زەختی ئەوە بێ کە تۆ هەلێکت قۆستۆتەوە ئەم مناڵاتوانی هیچ بارکەی بۆی کە تۆ دەستدرێژی بکەیتە سەری یان بە هۆکارێکی تر بێ کە تۆ ئەم مناڵە بخەیتە ژێر کاریگەری سێکسی زۆر خراپ مادام تۆ باسی دەستدرێژیە کەس کرد بەداخەوە هەندێک جار لەناو خانەوادەکانە ئەم مەترسێ بۆ مناڵان دروستە بێت زۆر لە هەواڵەکە بەداخەوە من زۆر ینی قوربانی دەستی من بەداخۆ کاماڵم بەس ئەبێ پێڵێنە مواقع قوربانی دەستی باوکە قوربانی دەستیەوەی کە باوکەکەی نەماوە باوکێکی کەی هەیە بۆتە قوربانی دەستیەوە یاخۆ قوربانی دەستی کۆمەڵێک کەسە کە لە ژێر ئەم مۆبایلەیە ئەوە دوایش مامۆستا جوابمان باتەوە ئەمە زۆر گرن سەحر بڕوا بکە هاوڕێک مێ پارێزەرە بە تەنها یەک وێنەی ئەم مناڵە لە خوار تەمەنی 18 ساڵیەوە لای ئەم کەسەیە لای خۆیاڵی گرتووە ئازانی چەند سەرزەنشتێکا بۆی کە تووشی ڕوبەڕووی سێکسی کاتۆ تووشی ڕوبەڕووی تونتیژی کاتۆ تووشی ڕوبەڕووی بابەتی کاتۆ کاتە بە ئەم بابەتانە بۆ منەوە حەزەکەم قسەکەم بۆی کە ئێمە خۆمان هەمومان وەکو کۆمەڵگا هۆشیاریمان بێت لەسەرم بابەتە بۆیە من زیاتر ناڕۆم زۆر بەڕێز مامۆستا عەبدولەتیف بەڕێوەبەری باخچەی کورجینێس وەکو پەروەردەکاری لە لامان میوانە زۆر بەخێر بێ سپاسیتان باش بەیانی هەموو کوردستان و هەموو گیان و کۆمڕۆ بە ئارامی دەست پێ بکە بە تایبەتی بۆ مناڵان و مناڵانی سەرجەمجیان تۆزی لە پێشەکەیکە چوومە ناو مۆزوعەکەەوە جەناب گوێتە کرد ئەم بابەتە تۆ من ناڵم ینی ئەم ڕۆژە جیهانیە کاوە کراوە ئێمە مناڵمان هەیە بوو بێتە قوربانی هەمانە بەڵام ڕێژەکەی زۆر بەداخەوانێ من وەکو پسپۆرێکی خۆم کە لەگەڵ مناڵە کارەکەین زۆربەی کات ئێمە هەموو سەرجەم مناڵانەکەوین بەڵام بەداخەوانێ وەکوی کە بڵین ئێمە وەکو پەروەردەکارە توانین دەست نیشانێکین کە بەرەو حاڵەتە کەوتون نا ئێمە هەنێک نیشانەی تیا بینین ئیتر ئەوە ئاڕاستەی پزیشکی مناڵان و پزیشکی دەرونیەکەیەکەین ئەوان دەستنیشانی ئەکەن کە ئەو مناڵە بەڵێ بەرکەوتەیە یان بەرکەوتەنیە بەڵام وەکو پەروەردەکار ئەرکی سەرشانمانە ئێمە چۆن مامەڵە لەگەڵم باڕدۆخەیە بکەین یان چۆن هۆشیاری بڵاوکەینەوە بۆی کە نەگاتە و ئاستی کە و مناڵە تووشی و حاڵەتە بێ کاتە ئێوە مناڵ تەمەنێکی هەستیارێ لانێ هەندێک بابەت تۆ ناتوانین نە بە زمانە ساد زانستیەکەی نە بە زمانەکەی کە بۆ نمونە هەندێک زانیاری هەبێ بۆی ڕوون بکەیتەوە ئەبێت بەقەد جیهانی تێگەشتنی خۆی ئەو بابەتێ بۆ شوی بکەیتەوە لەسەری زانیاری بیتە ئێوە چۆن
یان بە دایک و باوکەکانەوە نیان خۆتان لە قوتابخانەکانە ئەم منداڵانە لەسەر ئەم بابەتە هەستیارانە هۆشیارەکەنەوە. زۆر باشە. ئێمە تبان مناڵەکانی تر لە 4 ساڵەوە لای ئێمن تاوەکو ئامادەی من وەکو بەشەکەی خۆم هەموو کاتێک ئەو مناڵانی کێنە لامان ئاستیان زۆر ینی مناڵن تەمەنی مناڵن بۆیە ئێمە یەکەم شت وەکو پەروەردەکار وەکو ناوەندە پەروەردەکان هەستاوین بە کۆمەڵێک کللتوری جوانی خۆمان کە پاراستومان و لە ناوشەنە پەروەردەکە بەکارهێنین ئەویش هەنێک جار ڕەنگە پێتان سیر بێت کە ئاستی باخچە کە تەمەنی 4 ساڵ بۆ 5 ساڵە یەکەم شت چیمان کردووە ئەومان کردووە کە دەشۆرەکان بۆ کڕان و کچان جابێت لێرۆ ئێمە ئامانجەکەمان چۆنە پێکین ئامانجەکەمان بۆ شێوەیە پێکین کە کچان تایبەتمەندی خۆیانەیە و کوڕانیش تایبەتمەندی خۆیان هەیە بۆیە بۆ ئەوەی کاتێک کە مناڵێک لە دەروی باخچەکەیان لە دەروی ماڵی خۆیان کە ئەچێتە شوێنێکی گشتیوانە دەشۆری ئەوێت هەنێک جار مناڵێکی 4 ساڵە ینی نازانێ خۆی نکات بۆ نمونە دەشۆرێکی پیاوانە لەو کاتەیە حاڵەتێکی نەخوازراو ڕۆبایان بە پێچەوانەوە بۆ مناڵی کوڕەکەش ئەمە یەکەم کارەوەکو پەروەردەکار کە ئەرکی سەرشانمانە بیکەین بەڵام هەنێک جاریش تووشی ڕخنابینەوە لە ماڵن مناڵی 4 ساڵ یان 5 ساڵ بۆچیە بێجیاکرێتەوە لەو ڕۆ دوای ئەوە لە ڕێی چالاکیەوانێ ئێمە لەو تەمەنەوانە فێریان نەکەین کە ئێمە بۆمان نییە پاکیشیانکەین و ئەین دەستمان بەرجەستەی و مناڵەکەوێت ئەمە ئەو مناڵە هۆشیار ئەبێت کە پاراستنی جەستەی یەکەم شتە کە ئەو کەسێک بێگانە بەدەر لە دایکی بۆی نیە دەستکاری بەشە هەستیارەکانی. ئەم بابەتە زۆر جیهانیە مامۆستا ینی بەبوورە زۆر جار باسم کردووە دەستدان لە منداڵ قەدەغەیە ینی ئێوە وەکو پەروەردەکارێ لە سیستەمی پەروەردەیە ئەمە فێری منداڵانەکەن ینی بۆ نمونە کچێکی جوان لای تۆیە مناڵێک هەر مناڵە لەوانەیە هەڵکەوتەی جەستەی جیاوازتر بێ ئەم مناڵە لەوانەیە لە تەمەنە زۆر مناڵە بەڵام جەستەیەکی گەورەی هەیە دەستی لێمەیە ینی مافی ئەوەی هەبێ بە کەس بڵێت ماچم بەکە ڕاستە ئێوە لە سیستەمی پەروەردەیە ئەمە فێریانەکە چکە مشتێکی جیانیانی تۆ بوونە لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە سویسرا مناڵێک ناتوانانی دەسی لێ بێت چەندی جوانیش بێت لە دوورۆ توانین وەکو ڕێزێک و خۆشەویستی شتێکی جوانی پێ بڵێ بەڵام ناتوانێت دەستکاریکە زۆر ڕاستە وەکو ناوەندە پەروەردەیەکان بە دڵنیاییەوە و کاریان کردووە زۆربەی کات ئەگەر ببینن لە ڤیدۆکانە مناڵەکانن لە ئێستا لە ناوەندە پەروەردەیەکانە بەگشتی و بەتەبەتی لە کورژنیێز مناڵەکانن ڕاکەن بە باوەشەکەن بە مامۆستاکەیە تا لەخوا بەزیا بە ئێستا بەرەو ئاستێکی باشتر ئەڕۆین کە ئێمە لە مناڵەکە ئەپرسین بۆمان هەیە تەوقع لەگەڵکەین بۆمان هەیە ماچتکەین یان بە هەموو شێوەیەک لە ناوەندە پەروەردەیەکانە ناونەتۆڕیانی خەپەگیان قژلگیان ئەمانە قەدەغەیە تەنانەگەل لە ماڵیشەوە هەبێت لای ئێمە نییە چونکە ڕەنگە هەندێک جار بۆ ئەو مناڵەش هەر بە دەست درێژی حساب بێکاتێت تۆ پێڵی خەپەگیان ڕەنگە ئەو پێی ناخۆش بێت ئێمە خۆر دەست درێژی ئاگادار بین جەستەیمان نیە دەرونیشمان هەیە بۆ بابەتی چۆن مناڵێک دیارە ئەگەر تووشی حاڵەتێکی دەستدرێژی بووبێ من بۆ نمونە بۆتان باسەکەم بۆ نمونەی مەمانی نۆ دەسەکەین بەداوامکردن مناڵێکمان هەیە کچێکی جوانان کوڕێکی جوانە مانی نۆ لە دەرسەکانە بە جوانی گوێ ئەگرێ چالاکیەکان هەمووی ئەکات تاوکومانی 11 ئەم مناڵە هیچ کێشەی نییە لە پڕاک دوای ئەوە سێر ئەکیت ئەم مناڵە بارودۆخیە گۆڕێ هیچ کۆمەڵایەتی نابێت هیچ بەشداری چالاکیەکان ناکە ئێمە تەنها ئەتوانین سەرنج بین لە گۆڕانکاریەکە وەکوتم ناتوانین ئاماژەی بۆ بین کە ئەوە حاڵەتەکەیەتی یاننا بەڵام وەکو بەڕێزەوتێت جیهانی مناڵ گیانێکی زۆر جیایە بە تایبەتی تەمەنی 4 بۆ 5 ساڵ کە بەداخەوانێ ڕێژەکە لەو تەمەنەیە بۆ دەستدرێژی زۆر بووە لە ئێستاە بۆ غەڵەت نەبم بەپێی سەرچاوەکان و بەپێی ڕسێرچەکان لە سڵەیە 8 مناڵانی کچانن لە سڵەیە 6 کوڕانیش بەرز بۆتەوانێ ئەگەر غەڵەتم نەکرد بێت لەوە تەمەنی 4 بۆ 5 بەڵە 4 بۆ 5 ینی تەمەنێکی زۆر هەستیار زۆر ناسک کە دەستپێکی ژیانی ئەو مناڵەیە کە دەستپێکی هەناوی نانە بۆ خۆشی و خۆشگوزەرانی هەر زۆر مناڵە بەڕاستی ینی بابەتێک ئێمە بە گرنگیەوە سێری بکەین ئێوە وەکو پەروەردەکار وەکو سیستەمی پەروەردە تا چەند گرنگە بۆ نمونە بەڕێزت کە لەوانەیە بۆ نمونە لە باخچەکەی خۆتانە مناڵەکە بینی ئەمڕۆ نامۆترە لە ڕۆژی پێشووتر مناڵەکە بینی بەردەوام سێرەکەی
وەکو دەرونی گرفتی هەیە من بەبەستم لەم پرسیارە زانی چیە هەماهنگگیتان چێ لەکە خێزانەکانانی بۆ نمونە منە مناڵێکە بینم بەمڕۆ کچێکە باش نییە هیچ هۆشێکی لای من نییە هیچ تەرکیزێکی نییە هەستەکەم خۆیە پارێزە لە شتەکان هەماهنگگیتانەیە لەگە خێزانەکانە بووی کە بزانن ئەم مناڵە گرفتێکیەیە ترم گرفتە مەبەستمۆ نییە مناڵە دەستێژی کرابێتە سەر لەوانە دەستێژی کرابێتە سەر لایانی دەرونی مناڵە لەوانێ مناڵە ترسابێت ئەنجا یەچاڵیەوەی بۆ بکەن کە کۆمەڵی بابەتی سێکسی و ئەم بابەتانەی ڕوبەڕوو بێتەوە چکە کە ترسا لە مناڵیەوەی ترتاوە تەبەن هەمانگێکی زۆرمان لەگەڵ خێزانەکانە هەیە و ڕاستە خۆ تەلەفۆنیان بۆکەین و بێن و بەرەو ڕوو قساکەین بەڵام من حەزم کرد لێرە ئەو بڵێم ئێمە وەکو پەروەردەکە لە ناوەندەکانی خوێندنە تەنها ئەرکمان با ئەوە نەبێت ئەوە بکەین ئێمە وەکو دایک وەکو خوشک وەکو پور وەکو خاڵ وەکو مام وەکو هەر کەسێک لە ناو خێزانەکە ئەرکمانە کە بەڕاستی ئەو نیشانانە بناسێ ناوانە یان ڕێگری بکەین لەوەی کە ئەو مناڵە ئەو شتەی بەسەر بێت بۆیە کۆمەڵە نیشانەی هەیە وەکو لانە پەروەردەیەکە قساکەم وەکو لانە تەندروستێکە من زۆر ناتوانم ئەوە سەر بە پزیشکی مناڵان پزیشکی دەرونیە وەکو کاتێک کە پێشەوەی ئەوەی ڕووبات پێشەوەژەوەش باسکەم بەداخەوانێن لە سەرچاوەکانە دەرکەوتووە زۆربەی ئەو مناڵانی تووشی دەستدرێژی سێکسە بن لە ڕێگەی کەسی متمانە پێکرا و خێزانەکانەوەی یعنی لە سەیە زۆربەی یعنی کە لە دنیا هەیە بۆیە هەنێک جار ئێمەش وەکو پەروەردەکار سەرمان لێشەوێت چۆن متمانەی مناڵەت بەدەست بێنینەوانێ چکە ئەو مناڵە هەنێک جار لە ڕێی کەسێکی زۆر متمانە پێکراوە وای لە هاتووە چکە تاوەکو متمانە بۆ مناڵە دروست نەکی ئەو مناڵە بە هیچ شێوێک ناتوانیت ینی بەریکەوی بێت بۆلات تا لە ڕێی تونند و تیژەوە نەبێت نیشانەکانی بۆ نمونە وەکو باسم کرد مناڵێکی تەندروستە بەڵام یەتەوانێت گۆشەگیرە بێت تێکەڵای هاوڕەکانی نابێ لە قەرباڵەقی زۆر ئەترسێ و لە تەنیایی زۆریش ئەترسێ خواردنی زۆر پێ ناخورێ تەرکیزی بۆ سەروانەکان نامێنێ داچڵەکانی لە پڕای زۆر زۆر ئەبێ کاتێ ئەم نیشانەیە لە مناڵەیەکی تەندروستە کە پێشتر زۆر تەندروست بەلامان یەکسەر ئەینێرینە لای توێژەرەکەمان اینجا دنیای مناڵیش لە ڕێی گفتوگۆ زۆربەی کات ناتوانی هەنێک دەرگای تایبەتی خۆی هەیە ئەم دەرگایانەش بۆ کوڕان و کچانیش تەنانەت چیایە ئەم دەرگایانە چین بۆ هەردووکیان یاریکردن بەڵام یاریکردن بۆ کوڕان زیاتر لە ڕێی یاری لەگۆ و سیارە و هەنێک ئەو یاریە وردانی کە حەزی لێ چاکیکە لە ڕێی ئەوانە دەست ئەکەی بە گفتوگۆی سەرەتایی تا ئەتوانی بگەیتە و ئامانجەیان ئەو شتێک کە ئەتەوێت لەو مناڵە بەدی بێنی لە کچانیشە بەشە ئاڵتونیەکەی وێنە کێشانە زۆر زۆر حەزیان لە وێنە کێشانە لە ڕێی وێنە کێشانەوە یان یاری بووکەوە یان ئورچەوانێ هەنێک جاریش هەر هەنێک تایپی مناڵ هەیە هەر ئەو یاری ئیی تێ ئەوەی کە بەسەری هاتووە لە ڕێی ئەو بووکەوە کە لە بەردەمیاتی ئەیکایتر تۆوەکو ئاماژە تێیەکەیت و ئاراستەی دکتۆریەکەیت و لەگەڵ خەزانەکە قساکەیت باش مامۆستا ئەگەر ئەمانەی کە جەنابەت باسیەکەی ئێوە وەکو پەروەردەکار ئەگەر لە مناڵێکا بەدی بکەن ئاگاداری خێزانیەکەنەوە دڵنیاییەوە کە زۆر جار پرسیارە لایمان بۆی کە من خۆم دەرسم و تۆ لەو شوێنەی کە جەنابەت لێوی بەس بۆ گەورەکان زۆر جارڵێ منی لاقم چیە بۆچی خۆم تووشی کێشەکەم با تۆزێ واقعبی لەگە بینەرەکانمان باشە بەڵام زۆر جاریش ئێستا بۆ جەنابەت بۆ نمونە ئەگەر خۆت دایک بیت هەست بۆ بەرپرسیارەتیاکەی ئەگەر باوک بیت هەست بۆ بەرپرسیارەتیاکەی ئەگەر مناڵیشە نەبێ مناڵی خێزانێکە مناڵی خوشکێکە برایەکە هەستەکەم مناڵە گرفتێکیە با پشتکوێ نەخەم با دایکی بانکم پێی بڵێم ئێوەکو پەروەردەکار ئەمە ئەکەن بەدڵنیایەوە جەبان نمونەیەک بۆ باسکەم ڕۆژێکیان یەکێک لە مناڵەکانمان هاتەوە بۆ دەوام کچێکی زۆر جوانی خەپانەی ورد بوو چنێک بە ملیەوە بوو چنێک بە ملیەوە بوو منیش زۆر پێم سیر بوو مناڵە زۆر ئاکتیڤیش بوو یعنی هەستم ناکرد شتێک بێ بەس ئەو جێگە چڵنا زۆر بوو وتم چەند لەگەڵ یا قسەم کردووەمانە حاڵەتەکە زۆر زۆر ئاسایش بوو کچوو بوون بۆ مۆڵ دەبێن خۆی گێڕایەوە خۆی بۆ شەوێنەی گێڕایەوەنەوتی دایکم گرتومی وام لە هاتووە ئیتر ئێمەش ینی ئەمەیەکێکە کە ئاوا بەریکەوە ئێمە لە ڕووی پەرۆک و پەروەردەکار وەکو توندوتیژی جەستەی ئەیبینین تەلەفۆنمان بۆ دایکەکە کرد زۆر ئاساییە ئێمە ئیشە ڕاستەکە ئەگەر لێرانەکەین بەجێ بێڵین بۆ کێ ینی ئەو مناڵە ببێتە قوربانی چی ئەو مناڵە داهاتووەم کۆمەڵگەیە ئێمەش لە ناوەندە پەروەردەیەکان ناڵین پەروەردە و فێرکردن پەروەردە ئەبێ ئامانجی سەرەکیمان بێت بە تایبەتی لە ئاستی باخچەیە
لە ئەستی باخچیا و مناڵە کەسایەتی دروست ئەەکەی هاوکاری ئەبی بۆی ژیان بە جوان ببینێ هاوکاری بۆی کە خۆشی لە خوێندن ببینێ بۆیە هیچ کات ئێمە سڵەوە ناکەینەوە کە بە دایک و باوکەکان بڵین بە پێچەوانەوانێ ئەرکێکی ئەخلاقی سەرشانمانە کابێ بەڵام بە شێوازی خۆی بیگەێنینە دایک و باوکەکە هەندێک جار ڕاستە خۆ ناتوانین بچینە ناو بابەتەکەوانێ بەس پێڵین پێویستی بە دکتۆری دەرونیەیان هەندێک حاڵەتی تیا ئەگەر بیبێ لەخوا بەزیاب ئێستاش کۆمەلگا بەرە و ئەستێکی باش ڕۆشتووە کە بە چاوکرانەوەەوە ئەمەمان لێ قوبوڵەکەن و ئەیبەن کێشیان نەبووە. دەستان خۆش بێەوە بابەتێکی زۆر گرنگە ینی ئەوەی کە زۆر گرنگە سەحار ینی زۆر جار ئەگەر ئەمان وەکو پەروەردەکار وەکو خێزانەکانیش خۆمان هەستمان بە بابەتێک کردیانی بەڕاستی پێ بڵێم ئێستا من یەک بابەت هەیە بینەرەکانم باشایەتیۆ بن ئەو سایە مامانوت معیشەت و باری ئابووریمان باش نییە هەمومان لە ژوورێکە ئاخەین مناڵ بین ینی هەمومانە بە یەک تەمەنین بەڵام ئێستا ماڵێکە لەوانەیە سێ ژووری تیاابێ هەر ژوور و مناڵێکی تایە ینی ئەمە من زۆر جارێکرم بەدەستمەوە چکە زۆر مشکلێ مناڵێک ئەمەی پێبیاخ و ئایپاتی پێبێ زۆر شتە بینێ مامۆسا زۆر شتە بینێ لەوانەیە کچ بێ کوڕ بێت وای لێ بکە خۆی ڕوبەڕووی ئەو بابەتە بێتەوە بەڵام زۆر گرنگە وەکو خێزان بتوانین کە منداڵە لە تیکتۆکایە لە هەر تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەر بابەتێکە سێری شتێکەکات پەیوەست نییە بە ژیانی ئەوە بانەی کات ئەمە بۆچی ئەمە باسەکەم مامۆساژ بە خۆی لەسەر ئەوە قسەمان بۆ بکات چۆن بتوانین ئێمە مناڵەکانمان لە کۆمەڵێ بابەتی کە پەیوەست نییە بە ژیانی ئەوە دووری بخەینەوە یعنی کۆمەڵە ڤیدۆ هەیە کۆمەڵێ بابەت هەیە کە مناڵە نابێ بیبینێ کۆمەڵێ پرسیارەیە مناڵە بێ وەڵامی بدرێتەوە باشە ئەنج بۆ تەمەنەکانی تر من تەمەنی هەرزەکاری کەیتر مناڵە فیسیۆلۆژی جەستەی گۆڕانکاری بەسرایە کوڕایان کچە ئەو ئەرچێکی ترە مامەسا زۆر جارە بینین مناڵ هەیە گرفتی ئەوەی هەیە دایکی چیە کام چاو لە دایکەکەات ینی بەڕاستی من جارێکەش بۆ تۆم باس کرد دایکی نینۆکدانێ با تۆزی واقع بین لەگە بینەرەکانمان ئەم مناڵەش حەزەکانی نۆکدانێ باشە چۆن بتوانین ئێمە مناڵەکانمان لە کەشی خۆمان دوورخین و با منداڵی خۆی ببینێت بۆ سەر ئەو بابەتەش نمونێمەە ڕێک بۆی خەڵک نمونەیەکە بۆ هێنمەوە من بابەتی مۆبایلەکە و دوای سەرینەوەکەکەم بابەتی مۆبایل بەداخەوانێ کەوتونێتە ڕۆژگارێکەوانێ کە لە چواردە ورمانە دایک و باوت کە سوکار ئەوەی کامامینێڵێ ئێستا ئەمە دنیای ئەمڕۆیە ناتوان مناڵەکەم لە دنیای ئەمڕۆ دوورخەمەوە ئەمە ئەو قسە هەڵەیە من وەکو پەروەردەکار کە بەڕاستی ڕەتی ئەەکەمەوانێ چونکە من نمونەی مناڵەکەی خۆمە بە باسیەکەم لە پۆلی پێنجی ئیبتیداییە مۆبایلی نییە ئەو ئایپاتیشی نییە پۆلی پێنجی ابتیدایی لەم سەردەمەی ئێستامانە بەڕاستی حساب کە سەی متەوەستەی جارانن یعنی هەم لە گەشەی جەستەیە خێرابوون هەم لە زۆر شتیکەیە جلوبەرگ و بەڵێ قسەکردنیان تێگەیشتنیان لەس بابەتەکان زیاترە سێرم کرد ڕۆژێکیان من خۆم و پەروەردەکار کە لە بوارەکەشا ترسام سێرم کرد کچەکەم خانوویەکی هەیە دانیشتۆ یاری پێکات 10 ساڵە یاری بەبووکەکە و یاری بەم شتانە ئەکا چون وڵای دکتۆرێکی دەرونی وتم نەبووکو مناڵەکەم دواکەوت بێ لەم بابەتەیە کە ئەوە تا ئەم دقەیە دەیاری بەم شتانە ئەکات چونکە هاوڕێکانی و هاو تەمەنەکانی بەڕاستی تەسەڕفە گاڵتەیان بەوا کرد کە مناڵێک لەو تەمەنا دانیشە یاری بەبووکە پێنجی ابتیدایی زۆر مناڵە خۆشبەختانەوەی کە پزیشکەکە پێیوتەموتی تا ئێستا لە ڕووی دەرونی و عەقلیەوانە زۆر بە سەلامەتی هاتووە لە دنیای خۆی ئێشتا نەچۆتە دەرەوە یعنی نەچۆتە ئەوەی کە بچێتە ناو مۆبایل و ستایل و ئەم گروپاتە گۆرانی بێژانی ئێستا هاتوون و کۆمەڵە گروپات هاتوون نەچۆتە ناو ئەو دنیا ئێشتا لە ناو دنیا یاریمامەساوتەن دروستە ئێمە ژیرگەکەمان لێت بڵێ ئیتر ئەوەتی تۆ لی سەری لە تێکمەیە وتم خۆشم پەروەر دەکەمتی سەری لە تێکمە با بە شێوازەی خۆی بڕوات گەشەکات بۆ شێوازە یاری خۆی هەندێک جارە مەژۆکو پەروەردەکار لە دنیای ئەمڕۆ سەرمان لە تەگەچە لەو بابەتەیە چونکە هەموو چواردە ورمان هەموو بەڕاستی زۆرێکی بەشی کۆمەلگا ئێستا ئەڵێگەر مناڵەکەم مۆبایلی پێنە بیان ئایپاد لە کۆمەلگا دواکەوتووە ئەمە بیرکردنەوە هەڵەکەیە بەداخەوانێ ئێستا مناڵەکان ڕای خۆیان نەماوە هەڵبژاردننی جلوبەرگی خۆیان نەماوە یعنی ئەو مناڵانە خۆیان ڕای خۆیان نییە لە ڕێی ئەم مۆبایلەوە کە ئەبینێت
دە ساڵێکی دەرەوەی وڵات چۆن جل لە بەڕەکە هەنێ ستایلی کورت و ئەمانە هەیە ئەمیش حەزەکە بیکات نینۆکدانانە مەسەلەن بۆ ئەو تەمەنە هەنێک شتی مەیکەپکردنە بۆ تەمەنی 10 ساڵ و 11 ساڵ کە ئێستایکن لە دەرەوە بەڕاستی پێتان بڵم جیلێک لە دەرەوە مۆبایل بەکارەهێنێ شرط نییە هەموو دەرەوەی وڵات ئەمە بێ من کە سوکارمان هەیە زۆر سەلامەت و تەندروستن بەڵام بەڕاستی وێنەی لەسەر مۆبایلن ئەوانن کە بەڕاستی ئەیانەوێ کۆمەڵگە بە عقارێکی کابرن مناڵەکان من ڕەئی من ئەوەیە کە دوور بن لە مۆبایل باڕاو بۆ چوون و هەڵبژاردننی جلوبەرگ و قژێشیان خۆیان بێ بۆ دایکەکەش کە تەرخانکردنی دایک بە پێی تەمەنی مناڵەکەەوە کە دایک ئەو مناڵە دوورکەوێتەوە لەسەروی تەرکیزی لەسەر نینۆک بەیان لەسەر جلوبەرگی دایکەکە بێ بۆیە تۆ هەندێک جارە بێ بچیتە دنیای مناڵەکە تەوانێت کاتی بیتێ بیبی بوو ئەو شوێنانی کە دنیای ئەوە زۆر گرنگە دایک و باوک خۆی نمونەیەکی یەکەم جار دروست بێت چونکە بە قەولی جەناب مناڵەکە زۆرجار لاسایی ئەوانە کاتەوە جا مامۆستا ساوێن یا ڕەبی مە قەت توش بێت کەسێک و ڕوو نەدات بەڵام بەداخەوە 100 جار بەداخەوە هەندێک جار گوێمان لێ ئەبێت هەندێک جار لەناو خێزانەکانە لە کاتێکە خانەوادە ئەبێت یەکەم پەناگا بۆ مناڵ بێت هەندێک جار بەداخەوە لانێ لە خولەکان نابێت لەگەڵ مامۆستایەکە ڕوو ئەدات ئەمە بۆ یاڵێنە نەخوا نەخواستە مەقامی پیرۆزی مامۆستا ئەوە قسەی کە لەسەر نییە هەندێک جار لانەیە خوا نەخواستە شۆفێری پاس بێ شۆفێری تەکسی بێت ئەو شوێنانی کە زۆر لانێتیای ڕووبات مەبەستم ئەوە جا بەڕێزت ئەگەر پێمان بڵێ ئەگەر خوا نەخواستە هاتوو منداڵێک ڕوبەڕووی ڕووداوێکی وا بووەتەوە بە تایبەت بۆ کچەکان زۆر جار یعنی ئەو کچە خۆی لە خۆیان قوربانیە ئەو وەکو تاوانبار هەندێک جار سەیرەکرێت ئەڵێن بۆ شتەکە ڕوویداوە بوت کاتە تۆ شتێکە کردووە ئەڵێ ئەم خۆی دەست پێشخەری کرد شێوازە دروستەکەی مامەڵەکردن لەم کاتانای لەگەڵ ئەو مناڵەیە چییە؟ یەکەم شت ژنگێکی ئارامە یەکەم شت بۆ ئەو مناڵە دوایەوەی کە وکوتم دکتۆر دەستنیشانی کرد کامە تەواو شتەکە بەسەریا هاتوو یەکەم شت بۆ دایک و باوک بۆ کۆمەلگا بۆ قوتابخانەکەی بۆ باخچەکەی بۆ هەمووی یەکەم شت ژینگیەکی ئارام و سەلامەتە بۆ مناڵە دوورکەوێتەوە لەوەی کە بەرداوام پرسیاری لێ بکرێ سەبارەت بەوەی هەستت چۆنە بێتاقەتی چۆنی بێت زۆر هەست بە سەلامەتی بکات متمانە دروستکا بۆ کەسانە بەداخەوانەیە لە ئێستاە هەنێک جار مناڵەکانیان ئەو کەسی کە ڕوبەڕوویەوە بێتەوە تاوانبارەکرێن بەداخەوانێ لە کاتێکە خۆیان قوربانین و لە هەموو توێژینەوەکانی شایەکەم شت پێ دەڵێت تکایە ئەو کەسەی تووشی ئەو قوربانیە بۆ تاوانباری مەکە هەوڵ بە پاڵپشتی بە ئارامی کەرەوە چونکە تەنها ئارامکردنەوە و ژنگیەکی تەندروست واکە هێواژ ئەو زەبرە دەروونی و جەستەیە تێپەڕێنێ نەک ئەوەی کە من بەردەوام وای لێکم ئارام بوونەوە چۆنە ئەگەر لە قوتابخانە بێیان لە ماڵەوانێ یەکەم شە دەبێ ئەو دایک و باوکە خۆیان ڕێخەنەوە وا هەڵسوکەوت نەکەن کە شتێکی زۆر نامۆ لە ماڵەکەی هەیە چکانێک جارش بە چایەکی نامەوە بەداخەوە سەیری ئەو مناڵان ئاکرێت کە ئەمە وای لێ کردوین و پەروەردەکار زۆر بێتاقەت بین بەچایەکی نامەوە سەیری نەکرێ بەرەبەرە ئەو مناڵە ڕابکێشنەوە ناو دنیای یاریکردنی خۆیان دنیای هەرزەکاری خۆیان خوێندنی خۆی ئەویش تەنها بە گفتوگۆی لەسەر خۆ ئارامی پاراستنی ئەو ماڵە ژنگیەکی تەندروست کە ئەڵین تەندروست ئەمانە هەمووی لە خۆی ئەگرێت و هەتا پشتوانین قسەی خۆش تەندروست لەگەڵ مناڵەکەی بکەین و تەنان بۆ دایک و باوکیش کەمێک تەنانەت بەرکەوتنی جەستەیش لەو کاتانەیە کەمتر بکرێتەوانەیە چکە کاتێک کە مناڵ تووشی ئەو زەبرا ئەبێت بەڕاستی بەرکەوتنی کەسە ئازیزەکانیشی لە ڕووی جەستەیەوانێ ئەیگەڕێنێتەوە بۆ باگراوندە ناخۆشە باشە من وەکو دوایین پرسیاری خۆم زۆر جار بابەتێک هەیە ئێمە خەتر لە مناڵەکانەکەین یعنی وەکو گەورەکان کاڵم خەتر لە مناڵەکانەکەین ئەبێتە قوربانی خێزان ئەم مناڵە باوکەکە لە دایکەکە جیابێتەوە دایکەکە جیابێتەوە ئەم مناڵەکەوێتە جەڕکێفی پەروەردەیەکی کەوە نوانێ لای ننکەکە بێیان لای کەسێکی تر بێ بەخێوە بێ تا مناڵە سەربەسێکی تاو وەرەگرێ چی بەرەکەوێت لە ڕێی تۆ ڕکڕک مەڵکاڵە کۆمەڵاتەکانەوە یان لای کەسی خراپەوە ئەم مناڵە بەرکەوتەی خراپیە بێت چۆن بتوانین مامەڵە لەکەم مناڵانە بکەین ئێستا بە دڵخۆشی و من پێ یەکی شەش یادی مناڵان بوو کاک نوحمان لێرە بوو مناڵ پارێز من زۆر دڵخۆشم ئێستا کە ڕوومە ترافیکە کچێک نبینم
منێشتێکی بەدەستەوە بێ ئەوانە نەماوە لەخوا بەزیادە من و جەناب و سەحار و هەمومان نتوانین مامەڵێکی باشی لەگەڵا بکەین ئەگەر بنێشتەکەشی لێ نەکڕم ناتوانم زەزە نشتیکەم ناتوانم قسێکی ناشتینی پێ بڵم بەڵام کەسانێک هەیە شتی خراپترەکەن ئەمە نەماوە بەڵام ئێمە ئەگەر ئەو مناڵانەمانە بێ قوربانی دەستی ئەم بابەتانە بن ئی خێزان بێ ئی باوک بێ ئی دایک بێ چۆن بتوانین مامەڵی لەگەڵ بکەین چۆن بتوانین بینەوە سەر ژیانی ئەوانی کجیا بوونەتەوە مەبەست ئەوەیە بەڵام تەبەن پێش ئەوە یەک نمونی بچووکی کە هەیەمێت ئەوە باسکەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پارێزەرێک باسی نمونەیەکی دەست درێژی کوڕێکی کردبوو بەداخەوە تکایە حەزەکەم دایک و باوکانیش زۆر بریابن من لەگەڵ چوونە دەرەوەی مناڵان بۆ کۆڵان و یاریکردن بەڵام لە کاتی دیاری کراوە بەداخەوانە مناڵێکی یەکێک لە مناڵە کوڕەکان لە کاتی نیۆڕۆیە ئەو حاڵەتەی بەسەرهاتە بوو لە بەرەوەی کە کۆڵان چۆڵ ببوو فرسەتیان لێ نابوو هەر لە ئەسنای کۆڵانە بۆیە کوڕەکانیش ئەبێ ئاگادار بین نەڵێن ئەمە کوڕە ئەتوانێت پارێزگاری لە خۆی کا با بڕواچکە بەس بۆ کچ بێم مەبەستم ئەوەیە ینی لە کۆمەلگای ئێمەیە ئێستا لە کوڕا با بچێتە دەرەوانێ سەربەست بێ با خۆی پارێزگاری لە خۆیکە بەڵام منێک جار ئەو قورسە لەو کاتەیە مناڵێکی وا پارێزگاری لە خۆیکە بۆیە بێ زۆر ئاگاداری هەم کچەکان و هەم کوڕەکانە بین لەو تەمەنەیە بۆ کاتی جابوونەوەی دایک و باوک بەبێ ویستی هیچ کەسێک بەبێ ئەوەی کە بتوانین هیچ شتێ بکەین هەر زەبرێکی دەرونی و بەر ئەو مناڵاکەوێ ئەمە لە دەسەڵاتی کەسمانانە بەڵام هەندێک جاریش بە پێچەوانەوە ئەگەر ژنگی ماڵەکەی ئەو مناڵە بەردەوام شەڕ و ئاژاوی تیابوو بێت بەردەوام شەڕ و ناکۆکی دایک و باوکەکە و قسەی ناخۆشی تیابوو بێ هەنێک جار ڕێگە دروستەکە ئەو جابوونەوەی بۆ مناڵەکەش هەنێ مناڵمان هەیە ینی گۆم لێ بوو توێتی خۆزگم جا ببوواتەوانە بۆی شەڕیان نەکردا ینی لە قۆناغە گەورەکان ئەمە بەستمە بۆیە هەنێک جار بۆ ئەو حاڵەتی کە زۆر ماڵەکە نائارامە مناڵەکە پێی باشترە وکو خۆی ئەکسپتێکیان قبوڵی ئەکات بەڵام بۆ مناڵێکی بچووکی 4 تا 8 ساڵ تا 10 ساڵ بە هەج بارودۆخەکە بێ بۆی قورسترا چونکە ئەم باوکە ئەم دایکە هەر بەشێکن لە کەسایەتی و مناڵە کاتێک کە تۆ دوورەکەوێتەوە یان بەبێ ئەم دوانە ئەبێت بڕوابکە زۆر قورسە هەشمانە بەداخەوە ئێستا زۆر هەمانە من هیوادارم کە لەمە دوازەواجەکرێت تا 4 ساڵی ئەوڵ نێڵن چونکە بەڕاستی ئێستا وای لە هاتو 2 ساڵ لە زەواجیان کردەوە مناڵێکی 1 ساڵیان هەیە و جابوونەتەوە ینی بەجددی ئەمە لە ئێمە هەمانە زۆرمان هەیە بڵین و نەڵین بە دەموچای مناڵەکە و یەکسەر دیارە بەڵام وەکو ناوەندە پەروەردەیەکان لە کاتی چالاکی و باسکردنی ئەم بارودۆخەیە وەکو ناوەندە پەروەردەکان باسەکەم زۆر ناتوانین زەخیکەینەوە ئەبێت ئەگەر ڕۆژی دایکان بێت مناڵەکە لای باوکی بێ هەندێک جار بە یاریکردنیکی زیاترەوە مەشغوڵی ئەکەین چونکە زۆر بەمان هەیە گرین ئەڵەن ئەی دایکی منی بۆتیانە یان ئەوە تا داوایەکە بۆیە ئێمە ئەبێت ئەو مناڵە بە شتێکی تەندروستەوانێت لە ناوەندە پەروەردەکانە بەسەکەم مەشغوڵ کرێت یان سەرقاڵ کرێت تاوەکو بەرەبەرە خۆی قبوڵیەکە لە ڕووی خێزانەوە ئەبێت ئەو دایکیان و باوکە بیر لەوە بکەنەوانێ ئەو مناڵیان هیچ دەسەڵاتێکی نییە لە ئێستاە ئەو مناڵە قوربانی و دەسەڵاتی کە تۆ یاوتە کە ئەوەیە کە بێبەش بێ لە نازی یان دایک یان باوک هەر بێبەشە بێ لە نازی یەکێکیان ئەگەر هەفتەی 2 ڕۆژیش بیبینێت چکە ئەو پێویستی ڕۆژانە با بینین و باوەشی ئەم دایک و باوکەیە کارە دروستەکە ئەوەیە هەموو کاتێ وتومە کات تەرخانکردنە بۆ ئەو مناڵە چەند کاتی بۆ تەرخانەکەی بۆ دنیای خۆی بۆ یاریەکانی بۆ قسەکردن لەگەڵیا ئەبێت حەزی ئەو مناڵە بدۆزیتەوە بۆ نمونە کچێکە و دایک و باوکی جاباتەوە حەزی لە وێنە کێشانە لە هاوینە خولی وێنە کێشان هەیە لەگەڵ یا ئەبم ئەگەر باوک بم یان دایک بم لەگەڵ یا ئەبم لە ماڵەوە بێت ئەو دنیای بۆ دروستەکەم ئەو ژوورەی بۆ دروستەکەم کە بەرەبەرە ئەم زەبرە دەرونیە کە جاباتەوە بەجێبێڵە ئێمە ناتوانین بڵین ڕاستە خۆ بەجێڵێ بەڵام هەتا ئەتوانین هەوڵ بین هەم دایکەکە و هەم باوکەکە بە هیچ شێوەیەک بەرامبەرەکە تاوانبار نەکانی لە لای مناڵەکە نەڵێ باوکەکەوای کردووە ئەو بۆیە من جابوومەوانێ چکە لە کۆتاییە ئەو تێناگا کە مێرتەیان تێناگا کە ژنتا و تێگا کە باوکێتی یان دایکێتی بۆیە تاوانبارکردن ئەما بێ واز لێ بهێنرێت بۆی کە ئەو مناڵە
لە کۆتای خۆی بڕیار با کە ئەمە دایکێتی و باوکێتی قوڵیکە. دەست خۆش بێ مامۆستا زۆر سوپاس بە هیوای ئەوەی کە ئێوە لە سیستەمی پەروەردەیە لە شوێنی کارکردنی خۆتانە لە بەروی زۆرینەی مناڵی خێزانەکان بەر ئێوەکەوێ هەر دیاردەیەک هەر نیشانەیە کە جەنابەت باست کرد لە مناڵێکا بە دیمان کرد پشتگوێ نەخین چکە مناڵ سربەستە ئەوەی کە گەورەکەی بینێ چاوی لەکات یان نایزانێت بۆیە هەماهەنگی هەبێ لەکە خێزانەکانە و ئاکادارەکانەوە زۆر سپاس بۆ ئەمە دەبوونێت دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ. لە کۆتایە یەک شتی بچووکم هەیە من ئەڵێم مناڵان قوربانی ئەمانە نین تکایە مناڵان داهاتوی کۆمەڵگان با هەمومان وەکو ئەرکێکی بەرپرسیارەتی ئەم ئەرکە بگرینە بەر و بکینە سەرشانمان کە بەڕاستی دوورکەوینەوانێ لە سەرزەنشتکردن بەزاندنی سنووری جەستەیی و ئەمە کە ئەڵێم ئەرکی سەرشانی هەمومانە لە دایکەوە لە باوکەوە لە دکتۆرێکەوە لە مامۆستایەکەوە لە هەر هەموو پیشە و پسپۆڕیەکانی دنیاکە هەیە. دەستەکانە خۆش بێت زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش.